وتاری ئەمڕۆمان باس ئەوە ئەکەین کە گرنگی باسکردنی نەخۆشیەکانی دڵ، ئەهەمیەة الحەدیث عن ئەمراض القلوب. بۆ گرنگە ئێمە باسی نەخۆشیەکانی دڵ بکەین؟ بۆ گرنگی چییە ئەگەر ئێمە باس لە نەخۆشیەکانی دڵ بکەین؟ ئەمە بە کورتی لە چەند خاڵێکە ئەیبینینەوە. گرنگی باسی نەخۆشیەکانی دڵ لە چەند خاڵێکە ئەیبینینەوە. خاڵی یەکەم، خوای تەعالا خۆشەویستەکانم ئەمری کردووە کە ئێمە دڵەکانمان پاککەینەوە، فەرمانی پێکردوین. پێغەمبەر ئیبراهیم باوکی پێغەمبەران کاتێک کە بینای کەعبە ئەکاو، خوای تەعالا فەرمان بە خۆی و بە ئیسماعیلی کوڕی ئەکا کەوا کەعبە دروستکەن یا سەر لە نوێ بینای بکەنەوە. دوای تەواوکردنی کەعبە، دوای ئەوەی کە بیناکە تەواوەکەن، داوا لە خوای تەعالا ئەکەن، چەند دوعایەک ئەکەن. یەکێک لەوانە لە ئاەتی 129 سوورەتی بەقەرە خوای تەعالا ئەفەرمێ لەسەر زمانی ئەوان لە کات دوعاکانیان ئەفەرمێ ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم إنك أنت العزيز الحكيم. خوای تەعالا بۆمان نەگێڕێتەوە لەسەر زمانی ئەوان باس ئەو دوعایانەی ئیبراهیم و ئیسماعیلی کوڕیمان بۆ ئەکات کە داوا ئەکەن لە خوای تەعالا ئەم ماڵە پیرۆزکە و بەردەوام بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەرا، یعنی بەسەر ئەو ماڵە پیرۆزە، و لە خودی خۆیان و لە خودی ئەو ئومەتەی کە ئەبن بە خاوەنی ئەم ماڵە، خوای تەعالا لە خودی خۆیان پێغەمبەرێکیان بۆ بنێرێ. ربنا وابعث فيهم، لە خودی خۆیان پێغەمبەرێکیان بۆ بنێرێ، رسولا، ئیشی ئەو پێغەمبەرە چی بێ؟ يتلو عليهم آياتك، ئاەتەکانی تۆیان بەسەرا بخوێنێتەوە، ويعلمهم الكتاب والحكمة، وفێری ئەو کتابە ئەو پەیامەی کە هی تۆیە و ئەینێری بەو پێغەمبەرە بۆیان، ئەو پێغەمبەرە هەڵسێ فێریان بکە، و فێری دانایی و حکمت و شێوازی تەطبیقکردنی ئەو کتابەشیان بکە کە ئێمە بە سونەت ناوێ بین، یعنی فێری قورئان و سونەتیان بکە. و پاشان ئەفەرمێ وەیوزەکیهم، و پاکیشیان بکاتەوە، یعنی تەزکیەیان بکە، پاکیان بکاتەوە، دڵ و دەرونیان پاک کاتەوە. بەڕێنمایەکانی قورئان و سونەت دڵ و دەرونی ئەو ئومەتەیان، ئەو ئومەتە کە ئەبنە خاوەنی ئەم شوێنە پاک بکاتەوە لە نەخۆشیەکانی دڵ. بەڕاستی تۆ بەدەسڵاتی، تۆ دانای ئەی ڕەب العالەمین. ئەم دوعایەی پێغەمبەر ئیسماعیل و پێغەمبەر ئیبراهیمی باوکی خوای تەعالا لە قورئانە لە ئاەتی 129 سوورەتی بەقەرە بۆمانی تۆمار کردووە. پاش چەند ئاەتێکی تر هەر لە سوورەتی بەقەرە لە ئاەتی 151 خوای تەعالا وەڵامی دوعاکەی ئیبراهیم و ئیسماعیلمان بۆ باسەکە کە خوای تەعالا وەڵامی دوعاکەیانی داوەتەوە. و بە هەمان شێوە لە ئاەتی 164 سوورەتی ئالی عیمران جارێکی تر خوای تەعالا باسێکە کە وەڵامی دوعاکەیانی داوەتەوە. لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم، هەتا کۆتایی ئاەتەکە. بە هەمان شێوە لە سوورەتی جمعە ئاەتی 2 خوای تەعالا جارێکی تر باسیەکە، یعنی ئەم ئاەتە دوعاکەی ئیبراهیم و ئیسماعیل لەگەڵ وەڵامەکەیە لە 4 شوێنی قورئانە باس کراوە. لە سوورەت بەقەرە ئاەتی 129، لە سوورەتی بەقەرە هەمان سوورەت ئاەتی 151، و لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 164، و لە سوورەتی جومعەشا خوای تەعالا باسیەکە ئاەتی 2. بەڵام لێرە فەرقێک هەیە لەناو ئەم ئاەتە. عەزیزەکانم، مسلمانە بەڕێزەکان، من لێرە مەبەستم ئەم فەرقەیە. خوای تەعالا لە ئاەتەکەی
129 كاتي الدعاك إسماعيل وإبراهيم من بو أجريتوا أفرمي وابعث فيهم أوان متيان خوايا بيغمري كان بو بنير لخودي خويان آياتكاني تويان بسرع بخوينيتوا فيري قرآن والسنة بكا وباكيان بكاتوا بس كاتي خواي تعالى لو سي آياتكي ترى باس ولامكي خوا أكاتك ولامي دعاك يعني دعوتوا ليرا خواي تعالى فرقك أخات بيني أم برقانا أفرمي هو الذي بعث في الأميين رسولا منهم خواي تعالى لا ملة النخي ونواركا لخودي خوان بيغمريكي بويان نار يتلو عليهم آياته آياتكاني خوان بسرع بخوانيتوا تا أيروكو خوي وايا أمجا أفرمي نافرمي ويعلمهم الكتاب والحكمة أفرمي ويزكيهم يعني باكردنوكا أخات بردم فيركردني قرآن والسنة براينا أجر ضلي إنسان باك نبي أجر دروني إنسان باك نبي حتى 100 صالي تر قرآن والسنة بخينا بانيا هيج سوديكي براينا خلقكي زور هيا ملائكي زور مان هيا لم كردستانا لا عالم زور هيا كورا خلق هو عام يترخوا مسألة دين بو ملانا هاتيا أم خلق عامة أم خلق زورة زور بي قرآن زاني جويشي ليتي حيش تأثير شيتي هناك هيج كأنه لم جو أروالا جو كيو درجي مسألة ضل براينا ضل كجني هيش ورناقري جهازكت أم جهازي أساسي ورقرتني اشتكان ضل كتبوتوز قردي وهر باكت نكردو آيات حديث نايجو ليني آيات حديث كاريگري لضليك حياة اگر او ضل زندوبه تبوتوزك لسر لا بردبه جهازك وريقري كوري نقر قيمتي خالي دوهم برزالم ضلي انسان سركردايتية برلمانة او دا انشيش التخطيطك برنامه دا الريجي بلان دا أنا يعني ضل بلان دا أنا تخطيط أكا برنامه دا الريجي قانون ترتيبك بم ضل أم إيشانا أكري أو كجيب جي أكا دس دم تشاوى بيا أمانة منفذن أمانة بوليسن آسايشن تيجي رئيسي حكمة وزير كان بلان ضل برلمانك أجر قانونك نبي برزان وزير وكيف خوي تصرفك بوليس وكيف خوي مديري بوليس يوصي بها مشتكك محكمة حاكمك وصي بها مشتكك أجر ياساك لبردس أنا ببي خوي تصرف ببي عقلي خوي تصرفاتك كوابو ضل بري وبري أوشتانة ثانية ضل تخطيط هنا كي ترتيبك عند أنا دسو دمو تشاو أمانة تنفيذك أما زور مهمة پیغمبری خواه فرمویتی پارچه گوشتێک هەیە هەپڕ ناو دەمێکە تیکەیەکە حالە گیانی ئینسانە ئەگەر ئەو پارچە گۆشتە چاک بێ هەموو شتێک چاکە بێتەوە ڕئیسە مەلیکە ئیسە لە هەر وڵاتێکە ڕئیس باش بێ خەڵک ئەتوانێ باش نەبێ یعنی ئەگەر تۆ مەلیکی وڵات باش بێ خەڵک ئەتوانێ باش نەبێ گەورە حەساوە گەورە ئاوەڕشێنێ بچوو پای تێخشێنێ اما قصيك بيشينان متوانا معناي هي اما هموي لآيات وحديث ورقيراوه بويا ضل قوري عند مكاني لا شيء انسان سر كردايتيه ابو هريره شخويل الرازي بافرمي صحابي بيغمر صلى الله عليه وسلم افرمي القلب ملك افرمي ضل انسان ملكه باتشايا والاعضاء جنوده عند مكاني لا شيء انسانيش جندين سربازن فاذا طاب الملك اجر ملك شاق به طابت جنوده جندي كان شي باش أبن وإذا خبث القلب أجر أو جني أبوي أجر غلط يا بكري هين الله ماسي لسرو أجنيه الله لسرو أجنيه سر جنيا خوار إسفادينية سر شاكبو هموي شاكبي ضل جني توا هو كان تر هموي خبثت جنوده سر بازكانش هموي خراب أبن سيم خال ومن الأسباب الجوهرية للحديث عن هذا الموضوع غفلة كثير من الناس عن قلوبهم خوش يسانم يكي تلو أسباباني كبراسي أسبابك يعني هوكاريك بنراتية وجوهرية كحق إما لبر خاطري
ئەم بابەتە بورژێنین باسی نەخۆشیەکانی دڵ بکەین. مەوزوعەکە چییە؟ زۆرینەی خەڵک غافڵن لە دڵەکانیان. مسلمانان زۆر خەڵک غافڵ بووە لە دڵ، خەڵکێکی زۆرمان هەیە، حتا تەنانەت براینە تەنانەت مامۆسایان زاناکانیشمان هەر خەریکی شتە زاهیریەکانن. ڕوکنە گرنگەکە کە هەفتەی پێشوو عەرزم کردن وتم ئەم دینە خوا بە شێوازێ لە ئینسان قبوڵێکە دوای ئەوەی ئیمانی هاورد ئەبێت بە پێی شریعەتی خوا ئیشەکانی بکا بە پێی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەبێتیش ئیخلاسی هەبێ. لایەنی ئیخلاسەکە زۆرینەی خەڵک پشتگوێیان خستووە، ئیهمالیان کردووە، تەنانەت هەر ئاگاشیان لێ نەماوە. ڕۆژێکیان یەکێک لە پیاوچاکان کە مەشهور بووە، پیاوێکی ساڵح بوو، هەندێک ئەڵێن شێخ عەبدولقادری گەیلانی بووە، گرنگ نییە کێ بووە. ئێمە پەندەکانی مێژوو گرنگ نییە کێ، گرنگ ئەوەیە یەکێکە لە پیاوچاکان. من زۆر جار کاتێ بەسەرهات و چیرۆکەکانتان بۆ ئەگەڕمەوە زۆر جار هەر حەز ناکەم ناوی بێڵم ئەمە هی کێ، کێشە نییە هی کێ، کێشە ئەوەیە یەکێک لە پیاوچاکان زۆر پیاوێکی ساڵح و ڕێک و پێک ئەبێ کەم جار شەو نوێژی ئەفەوتێ، کەم جار، یعنی ئەهلی شەو نوێژە. کوڕێکی ئەبێ کوڕەکەشی هێواش واش گەورە ئەبێ، شەوێکیان ڕۆژێکیان داوا لە باوکێ کاڵێ باوەگیان تۆ هەموو شەوێک هەڵەسی بۆ شەو نوێژی، ئەم شەو منیش هەڵسێنە حەزەکەم. زۆر دڵی خۆشە بێ کە کوڕەکەی گەورە بووە و داوای لێکە هەڵسێ لەگەڵ باوکیا بۆ شەو نوێژی، هەڵاسێ شەو بڕێ خۆی نوێژەکە و دوای ئەوە ئیتر لە کۆتاییە حەز ناکە کوڕەکەی زۆر ماندووکە، لە ئاخیرە هەڵێسێنێ ئەڵێ کوڕم هەڵسە با دوو سێ ڕکات بە یەکۆ بکەین. کوڕەکەی هەڵەسێ و دەست نوێژەکرێ و دێ لەگەڵ باوکیا یەک دوو ڕکاتێ بە جەماعەتەکەن و دوای ئەوە تر باوکی دوعا و خەریکی زکر و دوعا ئەبێ، ئەوە هەڵەسێ کوڕەکە سەیرەکات خەڵکشتی خەوتووە، یەک کەس بە خەبەر نییە، چرایەک ناسووتێ لە هیچ شوێنێک. ئەڵێ باوە باش ئەو خەڵکە بۆ خەوتون، بۆ ئەو خەڵکە هەڵناسن شەو نوێژی بکەن، بۆ ئەوەنە تەمەڵن و دەستی کردن قسانە. ئەیشتی کوڕم خۆزگایە تۆ شۆک ئەو خەڵکە بخەوتای و هەڵنەسیایی، تۆ گوایە هەڵسایی دوور کات بۆ خوا بکەی شەو نوێژی، بەڵام دەست کردە غەیبەتی ئەو عالەمە. خۆزگایە تۆ شۆک ئەو خەڵکە بخەوتای و هەڵنەسیایی ئەم دوور کاتە شەو نوێژیت بکردایە، ئەو غەیبەتت نەکردایە. براینە ئێستا ئێمە ئاوین. خۆشەویستانم تۆ کارێکەکەی بۆ خوا پێویست ناکات شانازی بەسەر خەڵکا بکەی. خەڵکێکی زۆرمانەیە یەک عەمەلێکی بچووکە کا دەسەکە بە غەیبەتکردنی خەڵک. من زۆر جار ئەبینم ڕەمەزانان خەڵکەیە تەوبە ئەکات دێ بۆ مزگەوت، یەکسەر کە هات بۆ مزگەوت یەکسەر دێ بەلای مامۆسا، مامۆسا ئەو خەڵکە بۆ واکە، ئەو خەڵکە بۆ ئاواکە و ئاواکە، ئەوە بۆ عالەمە. طبعا دەسەکە بە ڕەخنەکانی ڕاستە، ڕەخنەکانی ڕاستە جاری وا هەیە، بەڵام ئەو ئەهلی ئەوە نییە. خۆ ڕەخنەی ئەو گەنجە ڕاست بوو، بەس پیا و ساڵحەکە ئەیزانی هێشتا کوڕەکەی لە ئەهلی ئەوە نییە ئەو ڕەخنانە بگرێ، ماوێتی خۆیشی جارەکان ماوێتی، هێشتا دڵی ماوێتی. ئینشاءڵڵا لە وتارەکانی داهاتووە زیاتر لەسەر بابەتەکە چین. یا ڕەبی خوای ئیسلاحمان بکەی، یا ڕەبی دڵەکانمان ساغ و سەلیم بکەی، یا ڕەبی لەوانەمان بگێڕی کە خەریکی دڵی خۆمان نەبین، پاکێکەینەوە. یا ڕەبی خوای لەوانە نەبین کەوا قسەکانمان ئەکەین و عەمەلی پێ ناکەین.